دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەسەر پرسی دەستور و سەرۆکایەتی هەرێم سەردانی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانی کرد. سەرۆکی پەرلەمانی کوردستان ئاماژەی بەوەدا لە سەردانەکانیاندا بۆ لای لایەنەکان توانیویانە سازان لەسەر پرۆژە یاسایەک بکەن کە تایبەتە بە چۆنێتی مامەڵەکردن لەسەر پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان. باسی لەوەش کرد لە کاتێکدا هەرێمی کوردستان بە بارودۆخێکی قەیراناویدا تێدەپەڕێت ناکرێت بە ململانەی لایەنەکان قەیرانەکان قوڵتر بکرێنەوە. لێک تێگەیشتنی نێوان هێزە سیاسیەکان ئەتوانین هەم پرۆسی سیاسی و هەم پرۆسی دموکراسی لە هەرێمی کوردستان بەرینە پێشەوە و هاوکاری خەڵکی کوردستان بین کە ئێستا ڕوبەڕووی چەندین قەیرانی سەخت بوونەتەوە وەکو قەیرانی ئابووری وەکو شەڕی دژی تێرۆر کە گروپی تێرۆریستی داعش پەلاماری هەرێمی کوردستانیەوە ناکرێت بارگرانیەکی زیاتر لەسەر خەڵکی کوردستان دروستکەین ململانێ سیاسیەکانی هەرێمی کوردستان قوڵتر ببێتەوە بە شێوەیەک کە بەرگەی تەحەداکانی دەرەوە نەگرین. لایخۆشیەوە سکرتێری مەکتەبی سیاسی پارتی ئاماژەی بەوەدا کە ناکرێت حزبەکان ئەو کارانەی ئەنجامی دەدەن بیکەنە دەستکەوتی حزبی. وتیشی سەرۆکی هەرێم خۆی دەستوری گەڕاندوتەوە پەرلەمان تا سازانی لەسەر بکرێت نەک کەسێکی تر ئەو کارەی کردبێت. ناکرێت حزبەکان ئێمەمانە ئێمە ئەحزاب بکەنە دەستکەوتی سیاسی بۆ خۆمان یان دەکوێتی حزبی نەخێر ئەمە بریارەکانی پەرلەمانی ئێمەیە سەرۆکاتی هەرێم مەسەلەن ئەڵێن وەڵا ڕانەوەستان تا دەستورمان هێنەوە بۆ پەرلەمان کێ دەستوری پۆلیسێک نەچوو دەستور بینم سەرۆکی هەرێم خۆی بە ئازادانە نووسراوی و نیسویەتی لای ئەم بەڕێزەیە ئەڵێ کاکە ئەوە ئەم دەستورە و ئەم ملاحەزاتی حزبەکان سازانێکی پەیدا بکەین. لە ماوەی ڕابردوودا دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لەسەر پرسی دەستوری هەرێمی کوردستان و ماوەی سەرۆکاتی بارزانی کە کەمتر لە 4 مانجی ماوە سەردانی یەکێتی و کۆمەڵ و گۆڕان و یەکگرتووی کرد. لە ئێستاشدا سەرجەم لایەنەکان جگە لە پارتی بە ئاشکرا ڕایان گەیاندووە کە لەگەڵ ئەوەدان سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان سیستەمی پەرلەمانی بێت. ڕێبوارکاکەی ئێنارتی هاوینە هەواری پیرمام.